ئێمە دیارە لە بڵێن تەسنیفی خۆمان یا دابەشکردنی خۆمان شارۆچکەی پێنجوێن خەتی سووری وەرگتووە، ڕەنگی سووری وەرگتووە لەبەرەوەی کە دەواازەی داغڵبوونی و کەسانەیە کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە. بۆیە ئەمڕۆ بە تیمێکی مەدانی هاتوونێتە شارۆچکەی پێنجوێن بۆی ئێمە بتوانین چەند پێداویستێکی پزیشکی گرنگ بێنین بۆ ئەو تیمانەی کە لێرە ڕایەنەسپێرین بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و چەند تیمێک ڕاهێنانیان پێ بکەین بۆ ئەوەی کارەکانی ئێمە جێبەجێ بکەن لە پێنجوێن و هەروە دەواازەی باشماخ لەبەرەوەی جوڵەی بازرگانیتیان نەوەستاوە و ناوەستێت و ئێمە ڕێوشوێنی تەندروستی تونترەگرینە بەر بۆی بتوانین کۆنتترۆلی ئەو شۆفێرانە و ئەو کەسانەی کە بارەکان داگرن و سەریانە خەن بکەین و هەروە هەڵمەتێکی ڕەشکردن لە شارۆچکەی پێنجوێن دەست پێەکەین کە هەموو شاری پێنجوێن پاکەکەینەوە و هەروە گرنگترین شدەوەیە کە داوا لەو کەسانەکەین کە لە وڵاتی ئێران گەڕاونەتەوە تیمێکی تاقیگەیمان هێناوە بۆی نمونەیان لێوەرگرین و دڵنیا بینەوە لە تەندروستی خەڵکی شارۆچکەی شاری پێنجوێن و دەوروبەری. هاتوون داوا لە خەڵکی شاری پێنجوێن بکەم کە شاری پێنجوێن دەواازەیەکی گەورەی داخەڵبوونی ڤایرۆسەکەیە. داوایان لێ یەکەم کە هاوکاری هێزە ئەمنیەکانی ئیدارەی پێنجوێن بن هەر کەسێک بە قاچاق گەڕایەوە ڕێگە نەدەن ڤایرۆسەکە بێنێ بۆ ناو خزم و کەسوکاریان ڕێگە نەدەن داخلی شاری سلێمانی بێت و ڤایرۆسەکە بڵاو کاتەوە بە زووترین کات هێزەمنیەکان ئاگادارکەن، تیمە تەندروستیەکان ئاگادارکەن بۆی ئێمە ڕێوشوێنی ئەمنیان ڕێوشوێنی تەندروستیان بۆ بپارێزی بۆ جێبەجێ بکەین و هەروە هاتوین پێیان بڵێن ئەوە تا تیم ڕائێنین خزمەت گوزاری دژی ڤایرۆسی کۆرۆنا لە شارۆچکەی پێنجوێن بەهێزەکەین و دڵنیا بینەوە لە خەڵکی پێنجوێن بزانین ئایا ڤایرۆسەکەت یانە بڵاو بۆ تۆ یاننا مەسحێکی گەورەکەین ئەمڕۆ نمونەیەکی زۆر لە ئەو خەڵکانە وەرەگرین کە لە ئێران گەڕاونەوە هەروە خەڵکی ئاساییش بۆی بزانین باری ڤایرۆسەکە لە شارۆچکەی پێنجوێن چۆنە. ڕاگررتنی هاتوچۆ لەبەر زیادبوونی ژمارە و کەمبوونی ژمارە نیێبەت بۆ کۆنتترۆلکردنی ژمارە ڤایرۆسی کۆرۆنای بە پێچوانەوە بێ هاوڵاتیان دوودڵ نەبن بەڵکو زۆر دڵنیابن ئەم ڕاگررتنی هاتوچۆیە سوودی هەیە و کاراسانی بۆ ئێمە کاکە بتوانین ڤایرۆسەکە بە تەواوەتی کۆنتترۆل بکەین. پێ ئەچێ ئەم ڕاگررتنی هاتوچۆیە درێژ بکرێتەوە کاتەکەی بە دڵنیاییەوە درێژ دەکرێتەوە ئەگەر بەم شێوەیەش نەبێ ڕێوشوێنی تری بۆ دانرێ بەڵام ئەبێ هاوڵاتیان کەمترین جوڵە بکەن و هەر کاتێک پێویست نەبێت جوڵە نەکەن بە شێوەیەک. وا نزیکە بینەوە ینی بچێتە 12 شەو ئەکاتە 48 ساعاتەکە کە ڕاگیراوە حاڵەتی توشبوونەکان کەمیان کردووە. ئەو پەیوەندی بەوە نییە، ینی ئەو وا بە ئاسانی کاریگەری نابێ. ئەمە ئەو کەسانەی کە ڤایرۆسەکەیان هەڵگرتووە ڤایرۆسەکە ناگوازنەوە بۆ خەڵکیکە ینی ژمارەکە زیاد ناکە نەک ڤایرۆسەکە لە ناوبەرێ، بەڵام بۆ مدەیەکیش ئەگەر ڤایرۆسەکە خۆی لە ناو جسمی ئینسانەکە یابێت و کەسەکە خەڵکی کە توش نەکە کۆتایی بە سووڕی ڤایرۆسەکەیت.